کاتێک کە گەستنەکە ڕوویدا زۆر بە خێرایی و گرنگترین و ئاسانترین ڕێگا ئەوەیە جێگای برینەکە و جێگای گاستنەکە بشوورێ. ئەم کاتان باش کاکتۆر وەکو ئەزانن دیاردەی گەستنی سەگ و سەگی لا کۆڵانەکان زۆر بووە لە ئێستاە اینجا چ ڕێنماییە و چ هۆشیاریەکتان هەیە بۆ ئەوانەی کە تووشی ئەو حاڵەتە ئەبن لەو حاڵتەیە کە تووشە بن چ بکرێ باشە دەم و دەست بۆ ئەوەی حاڵتەکە گەورە نەبێت و نەگاتە حاڵتێکی مەترسیدار کە کاریگەری لەسەر ژیانیان هەبێ و مەترسی لەسەر ژیانیان دروست بکە. سەرەتا سڵاوتان لێبێ بۆی بزانین مەترسیەکان لە گەستنی سەگ چیە پێویستە بزانین هۆکاری توشبوون بە نەخۆشیەکان بەهۆی گەستنی سەگەوە چییە. ڤایرۆسێکمان هەیە پێی دەوترێ ڤایرۆسی نەخۆشی هاری بە ئینگلیزیەکەی ڤایرۆسی ڕێبیسی پێ دەوترێ. ئەمەش لە ڕێگەی لیکی ئەو ئاژەڵانی کە دەکرێت گاز بگرن لە ئینسان بڵاو دەبێتەوە وەکو سەگ کە زۆر دیارە لە وڵاتی ئێمە باوەکە بڵین گەستن هەیە لە ڕێگای سەگەوە. هەروەها زۆری جانەوەری تریشان وەکو گورگ و ڕێوی و هەروەها شەمشەمە کۆرش کە دەکرێت ئەمەش ببتە هۆی گواستنەوەی ئەم جۆرە ڤایرۆسە. بەڵام ئەوەی کە باوە لە وڵاتی مەکە دەکرێت بێت هۆی گواستنەوە بریتە لە گەستنی سەگ. گەستنی سەگ وەکوتمان بەو شێوە مەترسیدارە کە دەکرێت لە ڕێگای لیکەکە و ئەو ڤایرۆسە بگوازرێتەوە بۆ ئەو جێگای برینەکە کە گاستنەکە ڕوویدایەتیایدا. ئێمە وەکو خۆمان سەرتا خوا نەخواست ئەگەر خۆمانیان کەسێکی نزیکمان تووشی ئەم جۆرە گەست نەبوو چەند خاڵێکی دەبێت بە خێرایی ئێمە جێبەجێکەین بۆ ئەوەی دووربین لە هەر جۆرە مەترسێک بەهۆی ئەم ڤایرۆسەوە. ئەم ڤایرۆسە بەڕاستی مەترسیدارە. هۆکاری مەترسیداریەکەشی ئەوەیە کە بەڕاستی ئێمە چارەسەرێکمان نییە بۆی ئەگەر توش بووە نیشانەکانی بەدەرکەوت نیشانەکانی نەخۆشی هاری زۆر مەترسیدارە ئەمە بەداخەوە لەو ماوەی کۆتاییش دیومانە ینی حاڵەتی مردن و حاڵەتی نالەبەر ڕوویدا بەهۆی ئەم گەستنە و ئەم ڤایرۆسەوە لە وڵاتی خۆمان هەروە لە خواروی عێراقیش بە ڕێژێکی زیاتر. بۆیە وشکوتمان پارێزگاری زۆر میمە خۆ پاراستن و توژنەبوو لە هەمووی گرنگترە. ئەمەش چۆن دەکرێت کاتێک کە گەستنەکە ڕوویدا زۆر بە خێرایی و گرنگترین و ئاسانترین ڕێگا ئەوەیە جێگای برینەکە و جێگای گاستنەکە بشوورێ سابوون و ئاو ئەمەیان باشترین چارەسەر و ئاسانترین چارەسەری سەرەتاییە بۆ خۆپاراستن لە توشبوونەکە. دەبێت ئەو جێگای کە گەستنەکە ڕوویدایە بخرێتە بەر ئاوی پاک و لایەنی کەم بە پێی ڕێنماییەکان 15 خولەک لەژێر ئاو بهێڵڕێتەوە بە جوانی بشوورێ بە سابوون بەڵێ بەس بەتاوی پاک بێتەوە کە لە ڕووی کیمیایەوە ئەمەوە دەکە ڤایرۆسەکە توانای ژیانی زۆر کەم بێت. زۆر بڵێن ئاسانە بەڵام زۆریش ئەنجامەکەی باشە دەکرێت دووربین لە توشبوون بەم ڤایرۆسە. لە هەمان کاتیدا پاش شوشتنێکی تەواو باشترە ئەو جێگانە بەسترێتەوە واکەین کە هەندێکتر خوێنی لێبێ کەوا دەکە ئەمە هەر خۆیدا پاک بوونەوەی جێگاکەیە لە ڤایرۆسەکە پێشنیارەوە ناکەین بەڕاستی ئەو جێگا بەسترێتەوە. و قۆناغی سێم و هەر قۆناغ هەر گرنگەکە ئەوەیە ئەو نەخۆشیان ئەو قوربانیە بگەندرێتە نزیکترین فریاکەوتن وەکو بەش فریاکەوتنی هەموو نەخۆشخانەیەک کە نزیک بێت و نەخۆشخانەی خۆشمەوەتاکیدی بڵین بەردەوام 24 کاژێر موجودە بەش فریاکەوتنمان نەخۆشەکە بگەندرێت. گرنگی ئەمە چییە وەکوتمان چارەسەرمان نییە بەڵام پێکوتەمان هەیە بەڵام تەلقیح هەیە بۆ پاراستن لە توشبوون بە ڤایرۆسەکە ڤاکسین یاخود ئەوەی کە ناوی بناسرێ لە زۆربەی فریاکەوتنەکان ئەم ڤاکسینە بەردەستە وا دەکا ئەگەری توشبوون بۆ ڕێژەیەکی ئەجگار کەم بێتەوە بەڕاستی. بۆیە وەکو گوتمان ئەگەر بە کورتی باسی بکەین خۆ پاراستن زۆر گرنگە لە کاتی گەستنەکە شوشتنی ئەو جێگایە شوشتنی ئەو جێگایە بە سابوون و بە ئاو زۆر گرنگە و گەیاندنی نەخۆشەکە بۆ بەش فریاکەوتن. هیوادار ئینشاءالله هەموو لایەکمان بپارێزرین لە هەر گەستێک بەم جۆرە گیانەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی